هەڵسەنگاندنی شەڕ لە 12هەمین ڕۆژدا. لە 12هەمین ڕۆژی شەڕەکەدا هێشتا هیچ نیشانێکی ڕوون بۆ کۆتایی هاتنی نابیندرێت. ئەو شەڕێکە بە هێرشی ڕاستەوخۆی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەستی پێکرد هێشتا بەردەوامە. هەر سێ لایەنی شەڕەکە جەخ لەسەر بەردەوامی ڕێگاکەی خۆیان دەکەنەوە. کۆماری ئیسلامی هەوڵ دەدات تێشووی شەڕەکە بەرز بکاتەوە. ئەمریکا و ئیسرائیلیش جەخ دەکەنەوە کە چاگەیشتن بە ئامانجەکانیان ئۆپراسیۆنەکان ڕاناگرن. تایبەتمەندی سەرەکی ڕۆژی 12هەم بریتی بوو لە گواستنەوەی ئاشکرای شەڕ لە ئاستی سەربازیەوە بۆ ئاستی یابووری و ناوچەیی. ئێران مەوجە هێرشەکانی بۆ سەرکەشتیە بازرگانیەکان، فڕۆکەخانەکان و دامەزراوە نەوتیەکان فراوانتر کرد. گەروی هۆرمۆز هێشتا لە دۆخێکی قەیراناویدا ماوەتەوە و هاتوچووی کەشتیەکان تووشی ئاستەنگی جددی بووە. چەند کەشتێکی بازرگانی کرانە ئامانج بەم هۆیەوە کەشێکی ناسەقامگیری لە بازاڕی وزەی جیهانیدا دروست بووە. سوپای پاسداران ڕاشکاوانە ڕایگەیاند کە تا ئەو کاتە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بەردەوام بن تێپەڕبوونی نەوت لەم ڕێڕەوەوە ئاسایی نابێتەوە. کۆماری ئیسلامی دەیەوێت شەڕەکە بکاتە بابەتێکی جیهانی. ئامانج لەو کارە ئەوەیەکە گوشارەکە تەنیا لە مەیدانی شەڕدا نەمێنێتەوە، بەڵکو بازاڕی نەوت، نرخی وزە، بازرگانی جیهانی و ئاسایشی ئابووری وڵاتانیش بگرێتە بەر. ئەم استراتێژە نوێ نییە، بەڵام لە ڕۆژی 12دا بە شێوەیەکی ڕاشکاوانەتر و ڕاستەوخۆتر پەیڕەوکرا. کۆماری ئیسلامی دەزانێت کە لە ڕوبەڕووبوونەوەی سەربازی ڕاستەوخۆدا لە ڕووی تەکنەلۆژیا، توانایی ئاسمانی و هێزی وێرانکاریەوە لە پێگەیەکی زۆر لاوازتردایە بەراورد لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل. هەر بۆیە هەوڵ دەدات مەیدانی شەڕەکە بگۆڕێت. لە جیاتی تەرکیزکردن تەنیا لەسەر پەرچەکرداری سەربازی شەڕەکە دەگۆڕێت بۆ تێکدانی شادەمارە گرنگەکانی یابووری جیهانی. لە بەرامبەردا ئەمریکا و ئیسرائیل هیچ نیشانێکی پاشەکشەیان لە خۆیان نیشان نەداوە. بەرپرسانی ئیسرائیلی ڕایانگەیاندووە کە ئۆپراسیۆنەکان بەبێ لە بەرچاوگرتنی کات و زەمان بەردەوام دەبن. دۆناڵد ترامپیش سەرەڕای بانگەشەی سەرکەوتن جەختی کردەوە کە نابێت شەڕەکە بە نیوەچەڵی جێبەهێڵدرێت و دەبێت کارەکە تەواو بکرێت. ئەمریکا و ئیسرائیل ئەگەرچی هێشتا تەرکیزیان لەسەر لاوازکردنی ژێرخانی سەربازی ئەتۆمی و موشەکی ئێرانە، بەڵام وێرانکردنی ژێرخانە ئابوووریەکانیشیان لەبیر نەکردووە. لە ناوخۆی ئێراندا حکوومەت هەوڵی داوە ڕەواڵەتێکی یەکگرت و خۆڕاگر لە خۆی نیشاندات. ڕۆڕەسمی بە خاکسپاردنی ئەو فەرماندانەی کوژراون بە بەشداری جەماوەرێکی بەرفراوان بەڕێوەچوو. ئەم مەراسیمە بۆ حکوومەت تەنیا جۆرێک لە شوێنگێڕی نەبوو، بەڵکو کردارێکی سیاسی هەبوو کە ئامانج لێ بریتی بوو لە نیشاندانی یەکگرتووی، کۆنتڕۆڵکردنی شەقام و پاراستنی وەرەی لایەنگرانی ڕژیم. ڕۆژی 12ەم تەنیا ڕۆژی چڕبوونەوەی شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل نەبوو، بەڵکو ڕۆژی گشتگیربوونی شەڕەکە بوو بۆ تەواوی ناوچەکە. لە لۆبنان هێرشەکانی ئیسرائیل و هاوشتنی موشەکەکان بەردەوام بوو، قەیرانە مرۆیەکان قوڵتر بووتەوە. وڵاتانی کەنداویش ڕاستەوخۆ کۆچنە بەر مەترسی و باسییان لە خستنە خوارەوەی درۆنە ئێرانیەکان کرد. بەم شێوەیە مەودای شەڕەکە سنوورەکان ئێرانی تێپەڕاندووە. ئەم گۆڕانکاریە دوو لێکەوتە هەیە. یەکەم، تێچووە ناوچەیەکانی شەڕ بەرز دەبنەوە، دووهەم، کۆنتڕۆڵکردنی ململانیەکان سەختتر دەبێت. هەرچەند ئەکسەری زیاتر بکەونە بەر هەڕەشە، ئەگەری خوێندنەوەی هەڵە زیاتر دەبێت. تەنیا یەک هێرش بۆ سەر کەشتێکی بازرگانی، پێکانی فڕۆکەخانەیەک یان هێرش بۆ سەر ژێرخانێکی نەوتی دەتوانێت کارزانەوەی یەک لە دوای یەکی لێ بکەوێتەوە. بەڵام خۆڕاگری ڕژیم تا ئێستا بەرهەمی چەند هۆکارێکی تێکەڵاوە. یەکەم، ئایدۆلۆژیایە. ئایدۆلۆژیا هێشتا بۆ بەشێک لە هەیکەلی حکومی و ئەمنی سەرچاوەی مەشروعیەت و هاندانە. ئەلبەتە ئەم مەشروعیەتە زۆر لاواز بووە، بەڵام بە تەواوەتی لەناو نەچووە. دووەم، دامەزراوەکانی سەرکوتن. سپا، بەسیج و دەستگا ئەمنیەکان گرنگترین پایەکانی مانەوەی ڕژێمن. ئەم دامەزراوانە هەم ئامڕازی کۆنتڕۆڵیان بەدەستەوەیە و هەم پاڵنەرێکی بەهێزیان هەیە بۆ بەرگری لە دۆخی ئێستا.
لە ئەگەری گۆڕانکاری بنەڕەتی سیاسی ئەوان زۆرترین مەترسیان بەردەکەوێت. بەرژەوەندی ئابوووریەکان، پێگەی پیشەیی، ئاسایش و ئیمتیازەکانیان هەموو دەکەونە مەترسیەوە. هەر بۆیە توانایی خۆڕاگریان هێشتا لە ئاستێکی بەرزدایە. سێهەم، داهاتە نەوتیەکان و تۆڕە داراییەکانی دەوڵەتە. تەنانەت لە دۆخی گەمارۆ و کەمبوونەوەی داهاتیشدا هەر ئەم سەرچاوانە ڕێگەیان بە حکوومەت داوەکە ئەرکە سەرەکیەکانی خۆی بپارێزێت، بەشێک لە لایەنگرانی تێربکات و گرژیە کۆمەڵایەتیەکان تا ڕادەیەک کۆنترۆڵ بکات. بۆ حاڵەشەوە ئەم خۆڕاگریە مطلق نییە. کۆمەری ئیسلامی لەگەڵ لاوازیەکی قوڵ و کەڵەکەبوو بەرەوڕوو بۆتەوە. قەیرانی ئابووری درێژخایەن، هەڵاوسانی لە ڕادەبەدەر، کەمی ئاو و کارەبا، لاوازبوونی ژێرخانەکان، گەندەڵی دامەزراوەیی و هیتر بە گشتی مەوجای مانوڕی حکوومەتیان بەرتەس کردووەتەوە. سەبارەت بە سەرنجامی شەڕەکە ڕوونەکە لە کۆتاییدا بە شکستی کۆماری ئیسلامی و جۆرێک لە ئاگربەستی کرزەیی کۆتایی دێت. ئاگربەستێکی لەو شێوەیە بەمانای ئاشتی نابێت، بەڵکو و گوشاری سزاکان تا کاتی ڕێکەوتنێکی گشتگیرتر بەردەوام دەبێت. هەرچەندە شکست لە شەڕدا مەرج نییە بەمانای ڕووخانی دەستبەجێ ڕژیم بێت، بەڵام ئەم مانەوەیە لەسەر بنەمایەکی زۆر لە زۆکی ئابووری، کۆمەڵایەتی و سیاسیە. ئەمە بەو مانایەکە ئەگەر ڕژیم لەم شەڕەش دەرباز بێت، قەیرانەکانی داهاتوو زۆر سەختتر لە ڕابردوو یەخەی دەگرن و بزوستنەوە کۆمەڵایەتیەکان فراوانتر دەبن و دەرفەتگەلێک دێنە پێشەوەکە پێویستە بە هەند وەربگیردرێن.